بەڕێزیان ئەیانەوێت باسی نەخۆشی هیمۆفیلیامان بۆ بکەن نەخۆشیێک کەم کەسانە ئەگەر تووشی برینێک ئەبێت لە جەستەیانە ئەم برینە خوێنەکە ناوەستێتەوە و هەر بۆیە زۆر جاڵانێک گرفت و کێشەی زۆریان بۆ دروست بێت ئێمە قساکەین لەسەر ئەم نەخۆشیە لەسەرەوەی کە بارودۆخەکە چۆنە لە لای خۆمان لەسەر ئەوەی کە کەسێک کە ئەگەر توشبووی نەخۆشیەکی لەم جۆرە بێت ئەبێ هۆشیاری چواردە و چۆن بێت خوا نەخواسە تووشی برینێک بووە دەعمێکی کردووە چوەتە بۆ نمونە لای پزیشکێکی ددانیان بۆ چاکردو لەم کاتانە ئەبێت چی بکرێت بۆ ئەم کەسە ئەگەر تووشی برینێک بوو و هەروەها ئایا چارەسەرێکی پزیشکی هەیە لە ئێستادا بۆ ئەم نەخۆشە میوانی بەڕێزی بەرنامەکەمان کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی هیمۆفیلیای کوردستان لەقی سلێمانین بەڕێز زانیار عادل لەسەر ئەم نەخۆشیە زیاتر زانیاریمان پێشکەشەکە کاک زانیاریان سڵاوی لەبێ زۆر بەخێر بێت بانی باش کاک زانیار زۆر بەخێر سپاس بۆ تۆ تکایە هەر سەرەتا باسێکی زیاتری نەخۆشیەکەمان بۆ بکەیت ئایا ئەم نەخۆشیە چۆن ئەگوازرێتەوە ڕێژەکە بە چ شێوەیە کە نیشانەکانی چییە؟ طبعا پێشکی سپاسانەکە بوون میوانداری و سپاس بۆ چاوی بێران نەخۆشی هیمۆفیلیا نەخۆشیەکی بۆ ماوەیە واتە کەسی توشبوو کە توشبووی ئەم نەخۆشیە لە دەسەڵاتی خۆیانە و هیچ شتێکی پێ ناکرێت ئەو ڕۆژێک کە هاتوو دە دنیا و توشبووی ئەم نەخۆشیە بەم نەخۆشیەوە ئەژی بۆیە هیچ ڕێگەیەک نییە کە بڵین ئێمە ئەتوانین ئەم نەخۆشە خۆی لێ بپارێزێ چکۆوەکو ئەوە نییە بڵێ بەهۆی خواردنەوە توش بێەوە بەهۆی چۆری خواردنەوە توش بێەوە بەهۆی شتینی خواردنەوە بۆیە کەسی توشبووی هیمۆفیلیا لە ڕۆژی لە دایکبوونیەوە تووشی هیمۆفیلیا بێتە ئەو ڕۆژی کۆچی دواییەکە ئەی کاواتە چارەسەرەکە چییە؟ چارەسەرەکە ئەوەیە ئەم نەخۆشە وەشیاری بەوە هەبێ کە سوکارەکەی ئاگاداری ئەوە بن کە ئەم بارودۆخی لە خەڵکی تر جیاوازترە و تایبەتمەندترە بەهۆی کە نەخۆشی هیمۆفیلیا بە عەسڵەکەی بە واتای چی دێ واتای ئەوە دێ ئەم نەخۆشە سیستەمی خوێنوەستانەوەی نییە کاتێکی کەسێکی ئاسایی هەر برینێک لە جەستەیە دروست بێت طبعاً بۆی بینەران ئاگادارم ئێمە دوو جۆر برینداریمان هەیە جۆرێکی پێوترێ برینی دەرەکی وەکو چەقۆیە کە ئەدا لە دەستی تۆ خوێنەکە بە چاوی خۆتە بینی ئەمە خوێن بەربوونێکە ئێمە وەکو هیمۆفیلیا لەگەڵ ئەم برینەیە کێشەمان هەیە بەڵام کێشەکەمان ئەهوانترە کورچکە کێشی گەورەی ئێمە برینی داخلیە زۆر جار هەیە نەخۆشانی هیمۆفیلیا بەبێەوەی هەست بە خۆیان بکەن ئەندامەکانی ناوەیان تووشی خوێن بەربوونە بێ بۆ منە لە گورچیلیان تووشی خوێن بەربوونە بێ بەبێەوەی هەستی پێ بکە گەدەی تووشی خوێن بەربوونە بێ جاری وایە تووشی نەزیف داخلی مێشکە بێت گەورەترین کێشەی نەخۆشانی هیمۆفیلیا برینە ناوەکیەکانە چونکە لە برینە ناوەکیەکانە جاری وایە هەستی پێ ناکرێ یا مەسافەیەکی زیاتر بەسەریا تێ ئەپەڕێ ئەو کاتە چارەسەر وەرەگرێت باشە کەواتە ئەم گرفتە یاخود ئەم نەخۆشیە زۆر جار ئێماڵین کە وەکو کاکزانیار ئاماژەی پیا بۆ ماوەی بێت ئەی چۆن بتوانین ئێمە هەر لە سەرتاوە بزانین ئەم منداڵە ئەم نەخۆشی هەیە یاخونیەتی کاکزانیار هیچ نیشانەیەک دەرئەکەوێت کە بزانین ئەم مناڵە ئەم نەخۆشیەی هەیە یاخودنا طبعا ئێمە ئەو نەخۆشیە کە دەرەکەوێت لە کوڕا زیاتر دەرەکەوێت کچ ڕەگەزی یعنی ڕەگەزی مێینە هەڵگری نەخۆشیەکەیە ئەو کەسێک کە هەڵگری نەخۆشیەکەی هیچ نیشانەیەکی نییە ئەو کەسێکی ئاسایی ئەژی بەڵام کاتێ ئەم کەسە مناڵی کێ بێ مناڵەکەی کوڕ بێ نەخۆشیەکە لە مناڵی لە نێرینەیە زیاتر لە نێرینەیە دەرەکەوێت واتە تۆ نەخۆشیەکە لە ناو مێینەیە نابینی لە ناو نێرینەیە نەخۆشەکە ئەبینی على الأكثر لە وڵاتی خۆشمانە سونەتکردن هەیە کاتێک کە مناڵێکی نێرینە لە دایکە بێ مەسەلەن لە هەفتەیەکەمە هەوڵەدەن ئەم مناڵە سونەت بکەن سونەتکردن هەموو کەس شارەزایی بەوە هەیە لەوە چێ دکتۆر بڵێ دوو ڕۆژ ئەمە بیپێچەوە هیچی تری نایە بەڵام ئەو کەسانی کە هیمۆفیلیایان هەیە بە دوو ڕۆژ و بە سێ ڕۆژ و بە چوار ڕۆژ و تەنانەت بە هەفتەش برینەکەی ساڕێژ نابێت جاری وایە 15 ڕۆژ 20 ڕۆژە خایانی هەر خوێن بەربوونی هەیە لەم کاتانەیە دایک و باوکەکەیان و ئەو کەسانی لێیان و نزیکن و هەر شوێنێکە سەردانی بکەن گومانی ئەوەکەن کە ئەمە نەخۆشیەکی بۆ ماوەی خوێن بەربوونی هەبێت لەو کاتەیە یەکەم نیشانی نەخۆشیەکە دەرەکەوێت کە ئەم نەخۆشە خوێنی ناوەسێتەوە نیشانەکانی دواتری چی ئەگەر بێت و خوێن بەربوونەکە سونەتکردنەکەی دواکەوێت نیشانەکانی دواتری ئەوێ تووشی خوێن بەربوونی ناوەکی ئەبێ خوێن بەربوونی ناوەکی بەچی هەستی پێکرێ پەڵەی شین لەسەر پێسی نەخۆشەکە دەرەکەوێت قاتی شینە بێتەوە دەستی شوینە بێتەوە جوولەکانی ئەم پەڵەشینانە بێهۆکارە زۆر جار بێهۆکاریشە زۆر جار هەر نازانی سەبەبەکە چیە بەڵام ئەو نەبینی سەیرەکەی پەڵەیەکی شین لەسەر باڵی دروست بووە لەسەر قاچی دروست بووە لەسەر جونگەکانی دروست بووە یا زۆر جار هەیە جونگەیەکی تووشی ئەزێتە بێت خوێن بەربوونە چێتە ناو بۆشایی جونگەکانی و سەیرەکەی ئەو جونگەی لە ئیشەکەی ئەو مناڵە لەم کاتەیە پزیشکەکان ڕاستەخۆ ببینینی ئەم نیشانە ئەزان کە ئەمە نەخۆشیەکی بۆ ماوەی خوێن بەربوونی هەیە باشە ئایا وا هەیە کڕۆکچەکان کاتێکە ویستیان هاوسەرگیری بکەن بە یەکەوە بچن پشکنینێک ئەنجام بن بۆیان دەربکردیان کاتێ ویستیان مناڵ دروست بکەن پشکنینێک ئەنجام بن بزانن ئایا بۆ نمونە دایکەکە بە تایبەت هەڵگری ئەم ژێنە هەیە یانە
هەتا ئێستا پشکنێنێکی لۆ زۆرەمان لە کوردستانان نییە و من بە دوواداچوونیشم بۆ کردووە لەگەڵ پزیشکانی سنتەری خوێن لە سلێمانی بۆ ئەوی ئەم پشکنینە دابین بکرێ بەڵام ئەمان وتیان ئێمە کاتێک بڕیار ئەدەین کە ڕووکچێک هاوسەرگیری بکەن یان نیکەن ئەمە لە قسەی ئێمەیان نیە ئەمە ئاستێکی نێودەوڵەتی نەخۆشیەکانی خوێن بڕیاری لێدا نەخۆشیەکانی خوێن لە ئاسی نێودەوڵەتیە پسپۆری نەخۆشانی خوێن بڕیاری ئەویان داوە کە کەسێک کە توشبی تالاسیمیا بێ لە بەروی ژیانێکی قورسی هەیە ئەبێ ئەو مناڵە لەبار ببرێ بەڵام بۆ هیمۆفیلیا ئەم بڕیارە نیە لە ئاسی نێودەوڵەتیە بۆیە پشکنینەکە بکرێ نەگرێ هیچ کاریگەریەکی نییە چکە تۆ ئەگەر پشکنینێکیشیت پێ بوو بیش سلمێنی ئەو مناڵە توشبی هیمۆفیلیایە هیچ پزیشکێک ئیمزایەوە ناکە کە ئەم مناڵە لەبار ببرێ ئەبێ ئەو مناڵە بێتە دنیاوە سەبەبی ئەمەش بۆچی ئەگەرێتەوە چکە کە تۆ پشکنینەکەی لە چکی دایکە تەنیا ئەوەیە ئەڵێ ئەم نەخۆشە توشبی هیمۆفیلیایە بەڵام هیمۆفیلیا کەیەتە دەرەوە پاشان بە ڕێژەی پرۆتینەکەی کە هەیەی ئەگەر ڕێژەی پرۆتینەکەی زۆر کەم بێ جۆرەکەی تونە ئەگەر تۆزێک کەم بێ هەمووی ڕقەمی بۆ دیاری کراوە جۆری تون و ناوەند و سووکی هەیە کاتێک کەس لەسکی دایکیاتی نازانی چ جۆرێکە بۆی احتیمالە تۆ قرار بێ ئەم مناڵە لەبار بەری تو بەڵام دواتریش کە هاتە دنیاوە لە بنەڕەتە لە خۆشیەکەی هیمۆفیلیایەکی جۆری سووکیە بێت و بتوانێت ژیانێکی ئاسایی بەڕێکە لەبەر ئەم خاڵەیە کە پزیشکان ناتوانیوە بڕیار لەوە بن کە نەخۆشی هیمۆفیلیا ئەبێ نایەتە دنیاوە زۆر باشە زۆر کاتێمە لەگەڵ هەموو ئەو نەخۆشیانەی کە بۆ نمونە نەخۆشی بۆ ماوەیە یاخو نەخۆشی درێژخایانی پێڵین کەم کەسە هەر لە مناڵیەوە هەتا دو ساتەکانی تەمەنی ئەم نەخۆشیەی لەگەڵا بێ چۆن بتوانین ئایا چارەسەری بکەین بەس بەر لەوەی بچینە لای چارەسەرەکەی ئەگەر ئەم مناڵ لەگەڵیا بێ ئایا بە پێی گۆڕانکاری تەمەنەکانی ئەم نەخۆشیە گۆڕانکاری بەسەرانە یاخو بەرە و لایەنێکی تر ناڕوانجا من پێم خۆش بوو کاکزانیار بڵین ئەم هیمۆفیلیا چەند جۆریی هەیە یاخو یەک جۆری تایبەتە دوو جۆری هەیە وترێ هیمۆفیلیای A و هیمۆفیلیای B هیمۆفیلیای A ئەو کەسانن کە پرۆتینێکیان نەقسە پێڵم پرۆتینی ڕقم 8 هیمۆفیلیای B ئەم کەسانە پرۆتینی ڕقم 9یان نەقسە ئەم دوو هیمۆفیلیایمان هەیە هەر جۆرە لەم هیمۆفیلیاش ئەبێتەوە بە سێ جۆری تر لەسەر ئەساسی توندیەکەی باشە کەواتە ئەتوانین بڵین 6 جۆری هەیە دوو جۆری بە شێوەیەکی گشتی لە بەرەو هەرێکی پرۆتینێکی جیاوازی نەقسە لەم جۆرانەشە کە مەسەڵەن کەسێک هیمۆفیلیای ئەی هەیە پرۆتینی ژمارە 8 نەقسە بە چ ڕێژەیەک نەقسی هەیە ئایا زۆر کەمە زۆری پێویستە یا تۆزێکی پێویستە یا تۆزە زیاتری پێویستە ئەمە ئەیکا بە سێ جۆرە جۆری ئاستی ناوەند و ئاستی تند و ئاستی سووک و هیمۆفیلیای بیەکەش بە هەمان چۆر ئەویش پرۆتینی ژمارە 9 نەقسە کەسەکان باشە جا ئێستا کاکزانیار کەسێ ئەگەر بە تایبەت پیاوێ ئەگەر توش بووی هێمۆفیلیا بێ ئەتوانێت هاوسەرگیری بکات هاوسەرگیری کرد ئەتوانێت منداڵ دروست بکات بە چ شێوەیەکە کەسێک کە توشبی هیمۆفیلیا بێ ئەتوانێت هاوسەرگیری بکە و ئەتوانێت خێزان پێک بێنێ و ئەتوانێت مناڵش دروستکە هەر مناڵێکی کوڕی ئەبێت ئەو کەسی کە خۆی توشبی هیمۆفیلیایە و هاوسەرەکەی تەندروستە مناڵە کوڕەکانی هەمووی کێشەیان نیە و مەزبوطن و کەسێکی ئاساییوان چونکە تایبەتمەندی ئەم نەخۆشە لە ڕووی بۆ ماوەیە بە جۆرێکە کە باوکی توشبوو ناتوانێت بیگوێزێتەوە بۆ کوڕ لە دایکەوە لە دایکەوە ئەگوێزرێتەوە ئەبێ بەڵام کە کچی ئەبێ کچەکەی هەڵگری نەخۆشێکەیە کچەکەشی هیچ نەخشانێکی تیادا کاریگەری خراپی نیە لە کاریگەری خراپی نییە هیچ بەڵام ئەو کاتێک کچەکەی شوئەکە کە مناڵێکی کوڕێ بێ احتیمالە مناڵە کوڕەکەی توشبی نەخۆشیەکە بێت زۆر باشە کاکزانەر کە تۆ باسیەوەکەی ئەم کەسانی کە توشبووی ئەم نەخۆشیان خوێنبەربوونەکانیان بەردەوامە یعنی لەگەڵ هەر گرفتێکایی تر لە ناوەچیەوە بێ یاخود لە دەرەکیەوە بێ ئەم کەسە گرفتی بۆ دروستە بێ ئەم خوێنبەربوونە بەردەوامیە تووشی هیچ گرفتێکی کەی جەستەیی ناکات پرسیارەکە زۆر لە جێگەی خۆیەتی و حاڵی حاضر ئێمە نمونەی زیندومان هەیە بە حکمی ئەوەی لە هەشتاکان و نەوەتەکان و تا نزیکی 2005 شارەسەر بۆ شێوەیە بەردەست نەبووە ئەو کەسانی کە تەمەنێکیان هەیە مەسەڵەن موالیدیان لە 75 و 80کانە نەخۆشانی هیمۆفیلیا تەواویان تووشی کێشەی جومگە بوون ئێستا نزیکی سێر نەخۆشمان جومگەی بۆ گۆڕدراوە بۆ لەبەر ئەوەی علل ئەکسەر زۆرترین خوێنبەربوونەکان لە جومگەکانە ئەبێ بەپێی ڕێنمایە پزیشکەکانیش ئەڵێ هەر جومگەیە کە تووشی خوێنبەربوون بوو بۆ جارێکی تر احتیمالە ئەو جومگەیە 110 ئەگەری زیاترە توش بێتەوە واتە گریمان وا دابنین من جومگەی لای ڕاستم تووشی خوێنبەربوونە بێت لە جارێکی ترا بە هەموو جومگەکانم حساب بکەی ئەم جومگەیان 110 ئەگەری زیاترە توش بە بۆیە بە بەردەوام داخورانی جومگەکان ئەبێتە هۆی ئەوەی کە کۆتایی بە تەمەنی جومگەکان بێنێ بەشێکی نەخۆشەکانمان دارشەق بەکاردێنن بەشێکی نەخۆشەکانمان بەهۆی ئەوەی ئەم ئەنیشکیان زۆرترین تووشی خوێنبەربوون بۆ لەم جوگانات جومگەکانیان ئێستا تا ڕادەیە خوار بووە دەستیانەوە کەسێکی ئاسایی نییە بەشێکیان حاڵی حاضر لە جێیا کەوتۆ بەشێکی تریان هەرتوانە ئیشکردنیان نەماوە بەهۆی ئەوەی بەردەوام تووشی خوێنبەربوون و جومگەکانیان لە کار کەوتۆ
باش ساکەن سەرەوەی کە ئەبێت چی بکرێت کەواتە بەڵام لانێ هەندێک لە پرۆتینەکانی ژیان ناچاریان بکات ئەم کەسانە کە توش بووی هێمۆفیلیان سەردانی پزیشک بکەن بۆ نمونە پێویستیان بە چارەسەری ددان بێت ئەمە زۆر ئەگەری هەیە تووشی خوێنبەربوون بێت لە کاتی پرۆسی چارەسەر وەرگرنەکە لەم کاتانەدا ئایا ڕێنماییەک ئەبێ بگیرێتە بەربەوەی کە هیچ گرفتێکیان بۆ دروست نەبێ؟ طبعا ڕێنماییمان هەیە بۆ ئەم حاڵەتانە کە نەخۆشی هیمۆفیلیا ئەبێ چی بکەن من حەزەکەم پێشەوەی جوابی پرسیارەکەی تۆ بەمەوە یەک نمونەی بەسیتت پێ بڵم بۆ منە حاڵەتێکمان هەیە پێڵەن ڕیخۆڵە کوێرە لەوە چێ زۆربەتان ئاگاداری ئەم حاڵە بن نەخۆشێکە ڕیخۆڵە کوێری بێچێتە خەسخان و کە پشکنینان بۆ ڕیخۆڵە کوێرێتی تەنیا سەیرێکی زەخت و شەکری نەخۆشەکەکەن و ئیکەنە ناو عەمەلیاتەوە نێڵە عەمەلیات بکرێتە ئەم نەخۆشە و تەواو بە پرۆسەیەکی ئاسایی نەخۆشی هیمۆفیلیا دوای ئەوەی کە سەیری زەخت و شەکرەکەیەکەن ئەنجا ئەڵەم بڕۆ سەیری ڕێژی فاکتەرەکەت کە بزانە چەنە ئەبێ ڕێژی فاکتەرەکەت ببێ بە 100%. جاری وا هەیە تێچووی ئەو دەرمانی کە پێی ئەدرێ بە نەخۆشەکە نزیکەی 7 دەفتەر 8 دەفتەرە بەس بۆ ئەوەی پێش عەمەلیاتەکە حازر بێ بۆ عەمەلیات. ئەم دەرمانە لە کوردستان هەیە؟ ئەم دەرمانە لە کوردستانە هەیە بەڵام ڕێژەکەی کەمە ینی زۆر جار هەیە کە نەخۆشمان هەیە پێویستی بە عەمەلیاتە کە سەردانی نەخۆشخانە ئەکاتۆ نەخۆ دکتۆر ئەڵێ ئێمە نزیکەی بەسەر 100 دەرزیمان ماوە 600 دەرزیمان ماوە بەشی و هەموو نەخۆشیە من چۆ بتوانم سەی بم بە تۆ من چۆ بتوانم دوو سەی بم بە تۆ بۆیە چاوەڕێکە تا کاتێکی تر کە وەزع باشە بێ کە ژمارەی دەرزیمان زۆرە بێ یا کە ڕێکخراوەکان دەرزیمان بۆ دێنن ئەو کاتە تۆ توانیم نەشتەرگەری ئەنجام بێ ئەمە بۆ ئەوی بزانی کە دۆخی هیمۆفیلیا لە ڕووی پزیشکیەوە چەند قورسە. ئێوە باجێک کارتێک شتێک ئایا سەرکۆ پێویستە کا ئێوە بەبەرداوامی پێتان بە ئەی خوا نەخواسە ڕووداوێکی هاتو چووە کەسەکە لانێ نەزانێت کە ئەمە هێمۆفیلیای هەیە پێویستی لانێ کۆمەڵی هیمۆفیلیا هەموو ئەو نەخۆشانی کە لای ئێمە تۆمارن کە نزیکی 125 نەخۆشە چیمان بۆ ئەم نەخۆشانە کردووە هەوەیەکی تایبەتمان بۆ دروست کردوون بۆ ئەم نەخۆشانە لە هەوێکەیە ئاماژەمان بە ناوی سیانی نەخۆشەکە گروپی خوێنەکەی داوە و ئاماژەمان بە سنتەری شوێنی چارەسەرەکەی داوە على الأكثر ئێمە لە سنووری سلێمانیان لە سنووری سلێمانیا نەخۆشخانەی هیوا شوێنی چارەسەری نەخۆشەکانی ئێمەیە ناونیشانی خستخانەی هیوامان لەسەر کارتەکان نووسیوە بە سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی لە نووسیمانە لە کاتی هەر ڕووداوێکی نەخوازراوە ئەم کەسە بگەێنە نزیکترین ملکەی چارەسەر کە ئاماژەی پێکراوە کە نەخۆشخانەی هیوا. زۆر باشە کاک زانیار لە لای خۆمان بۆ نمونە پزیشکان پسپۆڕان تا چەند ئاگاداری ئەم نەخۆشییان یاخود تا چەند بۆ نمونە هەوڵیان ناوە کە بتوانن چارەسەرێکی پێویست بۆ ئەم کەسانە بدۆزنەوە گەر ئێمەش لە کوردستانە ڕێژەیەکمان هەبێت پێویستیان بەوەیە کە هەوڵیان بۆ بدرێت چارەسەریان بۆ بدۆزێتەوە وەکو تۆ لە نزیکۆ ئاگاداربی ئەم هەوڵانە هەیە لای پزیشکان و پسپۆڕان طبعا بەداخەوە لە کوردستانی خۆمان و لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم هەوڵانە تۆزێک کەمن بە حکمی ئەوەی هەوڵدان بۆ دۆزینەوەی چارەسەرێکی نوێ بە کۆمپانیای گەورە ئەکرێ بە مؤسسەی گەورە ئەکرێ کە لە کوردستانی خۆمانە ئەمە نیە و پێویستی بە پاڵپشتیەکی دارایی بەهێزە بۆ دروستکردنی دەرمانێکی تازە بۆ دروستکردنی عیلاجێکی تازە بۆ جۆرە نەخۆشیەک بەلایانی کەمە ملیۆنان دۆلاری تێئەچێ بۆیە لە کوردستانە ئەم هەوڵە نییە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەم چاوەڕێەوە ئەکەن کە هەوڵێک لە دەرەوە بدرێت و پاش ماوەیەک هەوڵەکە بگاتە ئێرە ئەمان دەرمانەکە بەکاربێن ئەگیناوەکو هەوڵ بۆ دۆزینەوەی چارەسەری تازە لە کوردستانە ئەم هەوڵانە نییە و ناشکرێت. دەرمانێکی تایبەت هەیە بۆ ئەم بابەتە لە جیانە بەکاربێت و لای ئێمە نەبێت؟ ئێمە ئێستا دەرمانێکی تایبەتمان هەیە بە ناوی پرۆڤاکتین کە حەڤەی 2023 ئەم دەرمانە لە ئەمریکا قوبوڵی وەرگرتووە کە وەکو دەرمان بەکاربێ مهمی ئەم دەرمانە لەوەیە کە توشبووی هیمۆفیلیا یەک جار دەرزێکە وەرەگرێ کە یەک جار دەرزەکەی وەرگرت ئیتر تەواو پێویستی بە هیچ دەرمانێکی تر نابێت بۆ هەموو ژیانی کە ئەمە یەکێکە لە خاڵە هەرە باشەکانی ئەسڵەن ئەم ڕێگە چارەسەری کە پزیشکان لە ئەوروپا لە ئەو وڵاتانە دۆزیویانەتەوە دەرگایەکی نوێ ئەکاتەوە بەڕووی چارەسەرکردنی بنەڕەتی کۆمەڵە نەخۆشی بۆ ماوەیە چونکە بە پێدانی یەک دەرزی ئەتر ئەم کەسە بەردەوام ئەو دەرزیە بە تەکنیکێک دروست کراوە کە ئەو پرۆتینی نەقسە بۆی دروست بکە بە بەردەوام لە لەشیا بمێنێتەوە پرۆتینەکەی بۆ دروستکە تا کۆتایی تەمەنی پێویستی بە پرۆتینی تر نەبێ احتیمالەوە ئەگەرێکی زۆرە ئەم ڕێگە چارەسەرە گرنگی پێ بدرێ بۆ چارەسەرکردنی نەخۆشی شەکرەش لە ئایندەیە کە یەک جار کەسەکە دەرزیەکی وەرگرت بەردەوام ئەنسۆلینی پێویست بەرهەمبێنێتەوە بەڵام یەکێک لە هەواڵە ناخۆشەکانی ئەوەیە کە ئەم چارەسەرە کە دۆزراوەتەوە کۆمپانیاکە ڕایگەیاندووە چارەسەری یەک نەخۆشی هیمۆفیلیا 2.9 ملیۆن دۆلارە کە ئەکە 290 دەفتەر بۆ چارەسەری یەک نەخۆش کە تێچۆکەی زۆرە بۆیە ئێمە تەمەنا ئەکەین لە 4-5 ساڵی داهاتووە هەم سعرەکەی دابەزێ هەم وڵاتانی ئێمەش بتوانن ئەو دەرمانە بکڕن بۆ نەخۆشەکانیان. کاک زانیار باسی جونگەکانت کرد ئەم کەسانە گرفتی جونگیان زۆر جار بۆ دروستە بێت ئایا بۆ نمونە دەرمانێک هەیە ئەبێ کەسێک کە توشبووی هێمۆفیلیایە بە بەردەوامی لە ماڵەوە هەیبێت یان بەدر لە جونگەکان لانەی خوێنبەربوونی لوتە هەموو ئەمانە
پێویستەکە دەرمانێک لە ماڵەوە هەمیشە هەبێت لە کاتی خوێنبەربوونە ئەمان بەکاری بهێنن؟ بەڵێ ئێمە دەرمانێکمان هەیە بە ناوی فاکتەر 8 واتە ئەو پرۆتینەی کە نەقسا وەکو دەرزی بەکاری دێنی تێچووی ئەم دەرمانش نزیکی بۆ هەر دەرزیەکی $500 لەسەر حکومەت و ناوەندە تەندروستیەکان ئەوەستێ هەر نەخۆشێکی هیمۆفیلیا بۆ ئەوەی بتوانێت ژیانێکی ئاسایی بەڕێکە مانگانە پێویستی بە 25 دەرزی لەمە هەیە 25 دەرزی وەسی دەرزی ئەبێ بەکاربێنێ ئەبێ بە بەردەوامی بەکاربێنێ ئەوەی پێویستیشی بەبێ ئەوەی پێویستیشی پێبێ ئەبێ بە بەردەوام بەکاری بێنێ ئێمە ئەو کەسانی کە تەمەنیان لەسەروی 2012 و توشبووی هیمۆفیلیان تا ڕادەیەک جومگەکانیان تەندروستە تا ڕادەیە ژیانیان تەندروستە لەبەرەوەی لە سەردەمی ئەوانە دەرمان و چارەسەر پێویست هەبوون بەڵام ئەو کەسانی کە تەمەنێکیان زیاترە چارەسەریان قورسترە لەبەر ئەوەی لە سەردەمی ئەوانە دەرمان نەبووە نەخۆشیەکە زەرەری خۆیانی لێیاوە باشە کاکزانەر ئەم نەخۆشیە بەپێی تەمەنەکان گۆڕانکاری بەسەران نایەت لە ڕووی ئەوەی کە بۆ نمونە لە مناڵێکە یاخود لە لاوێتیە یاخود بچێتە تەمەنی سەر و سی و چلەکانەوە هیچ گۆڕانکاریەکی بەسەر تاکە گۆڕانکاریە بەسەر یادێت بەسەر عقلێتی نەخۆشەکە یادێ ئەکینا بەسەر نەخۆشیەکەیان نایە نەخۆشیەکە لە ئەوڵ دەقەوە چۆن بوو هەر بۆ ستایلە ئەڕوە بەڵام تۆ تێبینی ئەوە کە مناڵێک ئەبینی تەمەنی 2 ساڵە نازانێت کەوتن چییە نازانێت چەنە پێڵی ئاگادار بەدان شت و ئەم نەخۆشێتەیە تۆ بکەوی خوێنبەربوون دەبێت ئەم شتانە تێناگە حەزی لە یاریکردن حەزی لە ڕاکردن حەزی لە پاسکیلە ئەچێتە دەرەوە ئەکەوێت لەسەر پاسکیل ئەکەوێت لە دوو گۆڵی ئەکەوێت لە یاریە ئەکەوێت ئەمانە هەمووی تووشی خوێنبەربوونێکە بۆیە پێویستی بۆیە زیاتر بچێتە خەسخانە چارەسەرەوە بگرێت بەڵام کاتێک کەسەکە ئەبێ بە 18 ساڵ ئەبێ بە 20 ساڵ ئەتر کە خۆی ئەزانێ وایە ناچێت سەر پاسکیل ناکەوێت کە خۆی ئەزانێ وایە ئەتر یاری ناکات دوو گۆڵی ناکە بۆی زەربەی بەرنەکەوێت لە گرفتەکان خۆی دوورەخات لە گرفتەکان خۆی دوورەخات و ئەگینا جۆری نەخۆشێک و ڕێژی نەخۆشەکە لەگەڵ لە دایکبوونی چۆن بوو هەتا کۆتایەکەی بۆ جۆرەیە بەستر عقلێتی نەخۆشەکە گۆڕانکاری بەسەراتی ئەتوانێت خۆی بپارێزێ باشەوە کودووە پرسیاری من لە بەڕێزت بۆ نمونە من بیستومە ئەڵێن کۆمەڵک لە وەرزشەکان بۆ ئەمان باشە وەکو مەلەکردن هەنێکیان لانێ خراپ بێت تەنانەت وەکو دوو گۆڵی وەکو ڕێنماییەکان کەسێک کە توش بووی هێمۆفیلیا بێ ئایا ڕێنمایی هەیە بۆەوەی کە ژیانی سەلامەتر و تەندروستتر و بێمەترسیتر بێ؟ بەڵێ ئێمە کتێبێکمان لە ساڵی 2015 بڵاو کردو بە ناوی نەخۆشی هیمۆفیلیا و حاڵی حاضر کتێبێکی تریشمان حاضر کردو بە ناوی وەرزش و هیمۆفیلیا ئەمانە بە تەواوی باسی ئەو جۆرە ئەو جۆرە وەرزشانە ئەکەن کە بۆ کەسێکی توشبووی هیمۆفیلیا هەیە پێویستە کاری لەسەر بکە یەکێک لەو وەرزشە ڕێگە پێدراوانی کە بۆ هیمۆفیلیا زۆر بە بەسوود دەزانرێ بریتێ لە مەلەکردن لەگەڵ پیاسەکردن بەرزکردنەوەی قورسایی و دوو گۆڵی و کۆمەڵەیە وەرزشی تر کە بەرکەوتنی لەگەڵ خەڵکی ترا هەبێت ئەوانە هەمووی هێڵی سوور و نابێت توشبووی هیمۆفیلیا بچێ بەلایە و ڕێنماییش هەیە بۆی هیمۆفیلیاکان بەردەوام بتوانن باشترین حل ئەوەیە کە ماڵیان لە سنتەری چارەسەرەوە نزیک بێ بۆ ئێمە ساڵی 2019 نەخۆشێکمان لە سنووری کەلار لە ناو کەلاریش لە دەیەکی کەلار تووشی خوێنبەربوون بوو یەک تۆز تەخیر هاتە تا گەشتە بلکەی تەندروستی لە سلێمانی کە تا گەشتە نەخۆشخانەوە کۆچی دوایی کرد بۆی خوێنبەربوونی گورچیلەوە ئەگەر ئەم نەخۆشە لە ناو شارە بووە و نزیکتر بووە لە خەسخانەوە احتیمالێکی زیاتر بۆ بمێنێتەوە بۆی باشترین شت ئەوەیە هەرچیەکی کردووە چکە ئەم نەخۆشە بۆ ڕۆژ و دوو ڕۆژ نییە محاولەی ئەوە بکەن ئەو کەسانی ئەم نەخۆشانیان هەیە لە سنتەری چارەسەرەوە نزیک بن بۆی زووتر دەستیان بگا بە خەسخانە دەستەکانە خۆش بێ بە هیوای ئەوەی کاو کەسانە شێم گرفتانیان هەیە چارەسەرێکی زۆر باش بە زووترین کات بگاتە لامان وە هەوڵەکانیش لە کارابێ ئێوەش باش کارتان کردو لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاریەکان هەوڵدان بۆی کاو کەسانە ژیانیان پارێزراو بێت دووبارە سپاس بۆ سەرچاوەکان